لە حەقیقەتا دۆخی عێراق ئەتوانم بڵێم بە درێژایی نزیکەی 20 ساڵی ڕابردووی دوای سەدام حوسێن بەقەت ئێستا ئاڵۆز و مستەقبەل نادیار نەبووە. مستەقبەل نادیار بەوەی کە لە حەقیقەتا کەس ناتوانێت تەحلیل و تەفسیر بۆ داهاتووی عێراق بکە لەبەر ڕۆشنایی ئەو ڕووداوانە و ئەو کارەکتەر و ئەو گروپە سیاسیانی کە ئێستا هەن. سەدر بۆ خۆی پیاوێکی غامزە، بەشی زۆری هەنگاوەکانی دژ بە یەک بوون لە ماوەکانی ڕابردووە، زوو قەرار ئەگۆڕێ، زوو بڕیار ئەدا، زوو هەڵوێستی سەیر و پێچەوانی یەک وەرئەگرێ. بۆیە ئەم جۆرە تەسەڕوفاتانەی سەدر من بۆ خۆم پێم وایە موەسسات و سیاسەت و ئایندەی عێراق ئەخاتە بەردەم مەترسی نادیارەوە و ئێستا عێراق لە بەردەم چارەنووسێکی نادیارایە بۆ ئایندەی. بێگومان کوردستان بەشێکە لە عێراق و ئێمە ئەگەر بەشێکیش نەبی نزیک و تێکەڵین لەگەڵ عێراقا، بۆیە ینی ئاسان نییە پێ دوابێ عێراق تووشی کێشە بێ و هەرێمی کوردستان بە پارێزراوی لێی دەرچێ. هەرێمی کوردستان هەموو کۆی بەشێکە لە عێراق، هەموو کۆی تێکەڵین لەگەڵ عێراق. زەرمەندی یەکەم لە هەر ڕووداوێک لە عێراقا ڕووبدا دوای ئەو ناوچەیی کە ڕووداوەکەی تیا ڕۆدا ڕاستەوخۆ کوردستان زەرمەندی یەکەمە. بواتە ئەگەر لە بەغا ڕووداوێک ڕووبدا زەرمەندی یەکەم شیعە و عەرەبەکان و خەڵکی ئەو مەنتیقەیە بێ، زەرمەندی دووەم خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانە بێ و کای سیاسی. بۆیە پێمان وانە بێ ڕووداوەکانی عێراق کاردانەوەی لێرە نابێ، بێگومان کاردانەوەی ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستانی شەبێ. لە هەموو ڕۆوەکانەوە تەنها بابەتە سیاسیەکە نییە کە هەرێمی کوردستان پشکی بەرەکەوێت لەو ئاڵۆزیانەی لە عێراقا هەیە. بێگومان لە ڕووی اقتصاد و لە ڕووی بازرگانی و لە ڕووی ئەو مەسائلانەی تری ژیان و بەڕێوەبردنیشەوە هەرێمی کوردستان پشکی ئاڵۆزیەکانی عێراقی بەرەکەوێت. ئێمە سیادەمان نییە، ئاسمانمان نییە، سنوورمان نییە و بەشێکین لە عێراق لە ڕاستیە. بۆیە کە عێراق هەموو ئەوانەی بەسەراتێک بچیان تووشی کێشە بێ، بێگومان کاردانەوەی ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستان هەیە. تۆ کۆنتاکتی ڕاستەوخۆت نییە تا ئێستا، تۆ سیادەیەکی نێودەوڵەتیت نییە، تۆ ئاسمانێکی کراوت نییە، بۆ نمونە تۆ سنوورت نییە بەبێ عێراق. بۆیە کاتێک کە عێراق تووشی ئەم کێشانە ئەبێ و ئەو سێکتەرانەی تووشی کێشە ئەبێ، ڕاستەوخۆ هەرێمی کوردستانی شەگرێتەوە. بۆیە بەنزین و خۆراک و نەوت و موچە و هەموو ئەوانەی کە جەنابە دووتت بێگومان ئەگەر ڕاستەوخۆش نەبێ، ناڕاستەوخۆ ڕووداوەکانی عێراق کاریگەریان لەسەری ئەبێ. زۆر وتراوە تەواە ئەم قسانە تازە نییە، ینی شتێکی تازە نییە ئێمە بێڵین. بێگومان ئەو دۆخی کە لە ناوخۆی کوردستانە هەیە، چ نێوانی لایەنەکان، چ نیگەرانی قوڵی خەڵک بەرامبەر بە دەسەڵات و بەهێزە سیاسیەکان، ئەو پەراوێزەی کە پێی ئەوترێ لە ئازادی هەیە، لە ڕاستی ئەبێ فراوانتر بکرێ، خراپی دۆخی خەڵک، نێوانی خەڵک و دەسەڵات، خەڵک و سیاست، خەڵک و حزبەکان. ئەم دۆخە خراپی کە ئێستا لە کوردستانە هەیە هەنگاوی یەکەمی پتەوکردن و تۆکمەکردنی هەرێمی کوردستانە. بۆیە ئەگە تۆ ئەتەوێ هەرێمێکی کوردستانی بەهێزت هەبێ لە ناو عێراقا، لەو کێشانەی کە ئێستا لە مەنتیقەکەیە هەیە، هەنگاوی یەکەمی بە بەهێزکردنی ناوخۆی هەرێمی کوردستانەوە دەست پێ کا. بەهێزکردنەکەش ئاشکردنەوەی خەڵکە لەگەڵ دەسەڵات، لەگەڵ هێزە سیاسیەکان لە کوردستان، دامەزراندن و بنیادنانی دامەزراوەی دەوڵەتین بمانە دەوڵەتیەکەی. تۆ تا هێزێکی نیشتیمانی یەکگرتووت نەبێ، لە ڕاستیان ناتوانانی من بڵێ من هەرێمێکی پارێزراوم هەیە. تا ئەو کاتی هێز بەدەستی گروپ و حزب و لایەنی جۆرا جۆرەوە بێ، تۆ ناتوانی دڵە بەوە خۆش بێ کە پارێزراو ئەبی. بۆیە هەنگاوی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی هەموو ڕووداوێکی نەخوازراو کە لە عێراقا ڕووبدا لە ڕاستیە باشکردنی دۆخی کوردستانە. باشکردنی دۆخی کوردستانیش بە ئاشکردنەوەی شەقام و خەڵک ئەبێ، بە گۆڕانکاری ڕیشەی ئەبێ لەو سێکتەرانەیە و بەڕای بەندە بە دروستکردنی سوپایەکی دامەزراوەی حکومی ئەبێ کە دوور بێ لە دەستێوەردانی حزب و گروپ و شەخسەکان.